دەچینە سەر بەشی تاکژەنینی موزیک بله. کە موزیک زمانێکی جیهانیە هیچ کاتێک بۆ تونتیژی بەکار ناتوە. بله. پاڵێوراوی یەکەم لا بەشی تاکژەنینی موزیک ژیان لوقمان تەمەنی 18 ساڵە و دانیشتووی شاری سلێمانیە، دەرچووی پۆلی 12 ئامادەیە. ئەم ساڵ لە کۆلێژی هونەری موزیک وەرگیراوە. ژیار 2 کۆنسەرتی تایبەت بە پیانۆی ئەنجام داوە بە کورتە ڤیدیۆیەک کە بەرهەمی سۆراتەی ژمارە 8 پاتیتیک لەلایەن ئاوازدانەری بەناوبانگ بیتهۆڤن ژێندراوە. گوێبیستی ژیار دەبین. فەرموو. بله. پاڵێوراوێ دوێ ئازر عەبدولمەجید دۆڵازەکێ 22 ساڵیە خەلکێ باژێرێ حەسەکەیە ژیێوی 16 ساڵە ببورن لە ژیە 16 ساڵیە پەنابەری هەولێرێ بووە پشتینگە هاتیە و پەیمانگەهەکە تایبەت بەهرەیە خۆ لە 3 ساڵ دەرباز بووینە و دەست ژێبەردا ئەمکو تمام نەکردە لەوێ چەندێک کارتێکردن بەهرەیاوی نەکرد بەردەوام بوو تاکو شیای بەهرەوە خۆ پتر پێش بێخید لەواژی شیایە و پارچە موزیکێکی بناوێ کۆمسالدا دانسە بەرهەم بینید ئەو ژی هەستێت خۆیت تایبەت بێژیتن ئەزت موزیکێدا تایبەت ئامیرێ سازێدا دەرتێخم بێکڤە پارچەکە کورد ببین. دەستخۆش. پاڵێوراوی سێەم ژووری شوان تەمەن 20 ساڵە و لە سلێمانی خوێندکاری دوا قۆناغی بەشی مۆزیکا لە کۆلێژی هونەر لە تەمەنی 10 ساڵیەوە بە شێوەی ئەکادمی فێری ژەنینی کەمان بووە و ئێستا سەرقاڵی خوێندنی مۆزیک دانانە. ژووری چەندین نمایش و کۆنسێرتی موزیکی لەگەڵ گروپی ناوخۆیی جیهانی ئەنجام داوە لە ناوە و دەرەوەی وڵات. ژووری دەمانگەڕێنێتەوە بۆ چەرخی ڕۆمانتیک بە ژەنینی ژمارە 24 کۆنشێتۆی پەکەنینی با ببینی پێکەوە.
جولی ئیرەیت پێ دەبم دەست خۆش دەست خۆش بن سێ بەهرەمەندین موزیکژەن دەم هات یەکەم خەلات بێتە ڕاگەهاندن ئەو ژی داخواست ji hunermend bilind Ibrahîm kem keremkete ser stêjê û diyarkirina xelatê êkê xêr بەخێر بێ. ڕۆژ باش ئامادە بوون هۆژە ڕاستیەژی gelek keyf خۆشم کولگەهەوە حاضر بووم و بەشداری ئێوان ڕێوڕەسمادا بکەم دەستخۆشی تیما کارگێریە دەستگای ڕوانگەتکەم و هیویتکەم بەردەوام بن بۆ پشتەوانیا گەنجا تایبەت بیاوێ کولتوری و هونەریدا هەر سەرکەفتی بن سپاس. براوە یەکەم بۆ بەشی تاکژەنی میوزیک ژۆڵی شوان. gelek spas bû hunermend bilind Ibrahîm gelek spas bû te jî û pîroza dubare Jûlî awre ê. fermo jûlî جولی پەگەنینین لە میوزیکا پێڵەن شەیتانی کەمان یعنی زۆر بیمار کەڕاوستێ باشەکەی te jî keman jenî jûlî jî jenî باسی مەکە jûlî pîroza peyvata gulebî زۆر سپاس ڕاستیەکەی ئامانجی من لە ناردنی ئەم ڤیددیۆیە بۆ ڕوانگە ئەوە بوو کە پیشانی بەم کە گەنجی کوردستان ئەتوانن شان بە شانی گەنجانی وڵاتە ڕۆژئاوایەکان پارچە ڕۆژئاواکان بژەنن زۆر سپاسی هاوڵەکان مەکەم ئەمەوێ پێیان بڵێم ئێمە ئەبینە هونەرمەندی داهاتوویەم گەلە بێگومان ئێمە هەرچی کشمان هەر یەکەمین یانی زۆر سپاس دەست خۆش دەست دووبارە خۆش بن. جولی زۆر سپاس زۆر سپاس پیرۆزە. pîroza دەست خۆش دووبارە بەلێ دیدا هەردوو سەرکەفتیەندی براوەی دووەم ژیان لوقمانەوە براوەی سێم ئازار عەبدولمەجیدە pîroza pîroza li her sê serkeftî û her sê hunermendên paşarojê û behremendên hêja mûzîkjenên gelekîn zîrek